ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 8 لاپەڕە 8 ئەو کتێبەش گەیشتینە نمونەی 2 لێرە نووسرایە نمونەی 2 بۆ ئەوەی ئەگەر تەماشای خوارەیە بکەین بۆ ئەوەی بەهای بڕێکی جەبری بدۆزیەوە گۆڕاو بە ژمارەیەک بگۆڕە ئینجا بەهای ژمارەیی بۆ بڕە ژمارە یەکە بدۆزەوە واتە ئەگەر لێرە ئەوها نووسرایە بەهای بڕەکە ئەژمێر بکە یان بەهای بڕەکە ببینەوە بدۆزەوە پرسیارەکە پیتەکێ لام ل کۆ 150 بێگومان ناتوانین پیت کۆ بکەینەوە لەگەڵ ژمارە بەڵام کاتێک کە بەهای داوا دەکا لێمان بەهایەکەی دەوێ هەمیشە دەبی بزانین هەر پیتەکە دەکاتە بەهایەکەی چەندە بەتەنیا لێرە نووسرایە لام ل دەکاتە 18 کابوو دەچین لە ئەکەی لا دەبەین لە جیاتی لێرانە نووسرایە کۆ 150 لامەکەی لا دەبەین دەنووسین 18 کۆ 150 ئەو کات زۆر ئاسانە بڕەکە دەبیتە بڕی ژمارەیی ئەو جەکە 18 کۆ دەکەینەوە لەگەڵ 158 کۆ سفر دەکا 8 1 کۆ 5 دەکا 6 لێرەش 1 کۆ لێرە هیچ نییە سفر هەیە هەر یەکەکە دێتە خوارێ دەکاتە 168 پاشان لێرە نووسرایە 12 نون دابەشی 10 جاران 3 12 نون دابەش 10 جاران 3 دەبی بزانین ئەو پیتە بەهایەکەی چەندە لێرە نووسرایە کاتێک ئەو پیتە ئەو پێی دەڵێن گۆڕاو لەبەرەوە دەیگۆڕین بە ژمارەیەک هەر جارەی بە ژمارەیەک لێرە دەیگۆڕین بە ژمارە 10 کەواتە کە گۆڕیمان چونکە ئەو نونە لکاوە بەو 12 پێوە نووسایە کەواتە مانای جارانە کەڕەتە ئەگەر هیچ هێمات نەدیت لە مابەینی ژمارەکە و لە مابەینی پیتەکە هەمیشە هێمای لێکدان هەیە هێمای جاران 12 جاران 10 ئەوانش وەکو خۆی دێتە خوارێ دابەش 10 جارانی 3 ئەوجە 12 جاران 10 دەکاتە 120 دابەش 3 جاران دابەش 10 جاران 3 وەکو خۆی دێتە خوارێ ئەو جارێک کە زانیمان 120 دەڵێن 120 دابەش 10 دەکاتە 12 ئەو جارانی 3 دەکەین دەکاتە 36 لێکدانیان جاران ئەمن بە تۆزەشکە ئەو بەهای بڕە تۆزەشکە لە جێیەکی دیکە باسکەم هەتا ئاسانتر بێ ڕەنگکردن باسی ڕەنگکردن دەکەم ئەوە پرسیارە لەیلان 3 وێنەی ڕەنگ کرد زۆر ئاسانە لەیلان 3 وێنەی ڕەنگ کرد خوشکەکەی 2 ئەوەندەی لەیلان وێنەی ڕەنگ کرد 2 جار 3 2 ئەوەندە ینی هەموو جارێک کە دەڵێ 2 ئەوەندە واتە 2 جاران 3 2 جاران ئەو ژمارەیە خوشکەکەی 2 ئەوەندەی لەیلان وێنەی ڕەنگ کرد بڕێکی ژمارەیی بنووسە بڕێکی ژمارەیی بنووسە تەنیا بنووسە بەهایەکەی مەبینەوە تەنیا بڕێکی ژمارەیی بنووسە بۆ ژمارەی وێنەکانی خوشکی لەیلان نەک بۆ لەیلان بۆ خوشکەکەی بڕێکی ژمارەیی بنووسە کو دەنووسی 2 جاران 3
ئەوە نووسیت بڕێکی ژمارەی. چونکە گرنگترین شت چییە؟ بزانی لەیلان چەند وێنەی دروست کردووە، لەیلان چەند وێنەی ڕەنگ کردووە، پاشان بزانی دوو ئەوەندەش مانای چییە، دوو ئەوەندە، ئایا دوو ئەوەندە مانای چییە؟ دوو ئەوەندەی دەبی بزانین مانای چییە. کە ئەو دوو شتەمازانی، ئەو کەسەی چەند وێنەی ڕەنگ کردی لێرە دەنووسین، هەمیشە جارانی دووی دەکەین، چونکە دەڵێ دوو ئەوەندە، ئەو دوو ئەوەندەیە گرنگە، دوو ئەوەندە وشەکی گرنگە، چەند وێنەشی ڕەنگ کرد لەیلان ئەوەش گرنگە، سێ وێنەی ڕەنگ کردیە، دوو ئەوەندەش زۆر زۆر گرنگە. ئەگەر نووسرا بە سێ ئەوەندە جارانی سێمان دەکرد، چوار ئەوەندە جارانی چارمان دەکرد، بەڵام دوو ئەوەندە جارانی دووی دەکەین. ئێستا ئەوە دوو جاران سێ بڕێکی ژمارەیت نووسی، دوو جاران سێ بڕێکی ژمارەیمان نووسی، لێرە بڕێکی ژمارەی بنووسە، نووسیمان. پێی ناوێ داواکاریکە ئەوە نییە بزانین دوو جاران سێ دەکاتە چەند، واتە پێویست ناکە بنووسین یەکسانە بە شەش، تەنیا بڕە ژمارەکەی دەنووسین. ئەگەر داواکرا ئایا بەهایەکەی چەندە، ئەو وەختە دەڵێن دوو جاران سێ دەکاتە شەش، یان یەکسانە بە شەش. ئەوە بڕی ژمارەی بەو جۆرە دەتوانی بنووسی. تەماشا دەکەی ژمارەکە چەندە، پاشان خوشکی لەیلان دوو ئەوەندەی لەیلان وێنەی ڕەنگ کرد، واتە دوو جاران سێ وێنەی ڕەنگ کرد. ئەو جارەی پرسیارەشکە ڤیدار چەند وێنەیەکی ڕەنگ کرد، لێرە نازانین چەندە، وەکو لەیلان نییە سێ وێنە، چەند وێنەیەک، ئەوە زۆر گرنگە، چەند وێنەیەک نازانین چەندە، دەبی پیتێک لە جیاتی چەند وێنەیەکەی دانێ، چونکە نازانین چەند وێنەی ڕەنگ کردی، دەبی پیتێکی دانێ. ئەوجا برایەکەی ڤیدار کە ناوی کێڤینە، دوو ئەوەندەی ڤیدار وێنەی ڕەنگ کرد. تەماشاکەن، دوو ئەوەندە نازانین ڤیدار چەند وێنەی ڕەنگ کردو، بەس چەند وێنەیەکی ڕەنگ کرد، ڕەنگە سێبی، ڕەنگە چاربی، ڕەنگە پێنجبی، نازانین چەندە، بەڵام دەزانین برایەکەی دوو ئەوەندەی ڤیدار وێنەی ڕەنگ کرد. کە نەزانین چەندە، پێی دەڵێن بڕێکی جەبری دەنووسین، بڕێکی جەبری بنووسە بۆ ژمارە وێنەکانی کەڤین. لەبەر ئەوەی کەڤین دوو ئەوەندەی ڤیدار وێنەی ڕەنگ کردیە، دەینین چ دەکەین؟ یەکەم جار دەبی بزانین کە ڤیدار چەند وێنەی ڕەنگ کردی، دەڵێن ڤ وێنەی ڕەنگ کردیە، چونکە نازانین چەندە، لە جیاتی بنووسین سێ یان چار دەنووسین ڤ، دەنووسین ڤیدار ڤ وێنەی ڕەنگ کرد. کێڤینیش دوو ئەوەندەی ڤیدار وێنەی ڕەنگ کرد، دەتوانین بنووسین ئەوها دوو ئەوەندە، ئەوە نووسیتمان. لێرانە بەس تەمەشاکەم ئەوەش هەتا دوو ڤ، واتە ئەگەر بڕێکی جەبریت نووسیە بۆ ژمارەی وێنەکانی کێڤین دوو ئەوەندەی ڤیدار، پێوە نووسایە ڤ ئەکە بە دووەکەی نووسایە، کەواتە جارانە، کەواتە جاران کرایە، دوو ئەوەندەی جارانە. یان دەتوانی ئاوا بنووسی، ئەوهاش دەتوانی یەکەم جار گوتمان ڤیدار چەند وێنەی ڕەنگ کرد، ڤ وێنەی ڕەنگ کرد، برایەکەی دوو ئەوەندەی ڤیدار، کەواتە دوو جاران دوو کەڕەتی ڤ، دەتوانی ئاوا بنووسی، دوو جاران ڤ، دەتوانی ئاوا بنووسی، بەو شێوەیە دەتوانی بنووسی دوو ڤ، دەتوانی ئاوهاش بنووسی دوو پاشان کەوانە ڤ. ئێستا هەر سێ وەڵام، ئەو وەڵامە ڕاستە، ئەو وەڵامە ڕاستە، ئەو وەڵامەش ڕاستە، بۆ ئەو داواکاریە بڕێکی جەبری بنووسە بۆ ژمارەی وێنەکانی کەڤین. دەنووسی دوو ڤ، ئەوها پێوە دەنووسێنی دووەکە و ڤەکە هەر جارانە، دەنووسی دوو جاران ڤ، یان دەنووسی دوو کەوانە ڤ کەوانە، هەر سێ چیان، هەر سێ ڕاستە. ئەگەر پرسیارەکی ئەو هات لێو هات، بڕێکی جەبری بنووسە، ئاوا دەینووسی. لەبەر چ ئاوا دەینووسی؟ چونکە دوو ئەوەندە بوو، دوو ئەوەندەی
واتە دوو بەقەت ڤیدار کەواتە دوو جاران ڤ. ئەو جارەی پرسیارەکە چییە؟ دەڵێ بەهای بڕاجەبریەکە بدۆزەوە، بەهای بڕەکەی بدۆزەوە کەواتە سەرجەم کۆی بکەوە وێنەکانی ڤیدار و کەڤین ئەگەر ڤ یەکسان بێ بە 4. ڤ ئەوها دەنووسی ڤ یەکسانە بە 4 سەرجەمی هەردووچیان کەواتە ڤەکەی کۆ دەکەوێت لەگەڵ دوو ڤ چونکە گوتمان لێرانە کەڤین دوو ئەوەندە بەقەت دوو ڤ ئەوەی کەڤینە لەبەرەوە دەڵێ ڤ کۆی دەکەوێت لەگەڵ دوو ڤ چونکە نووسرایە سەرجەمی وێنەکانی ڤیدار و کەڤین. ڤیدار ڤەکەیە کەڤین دوو ڤە پاشان لەبەر ئەوەی ڤیدار 4 وێنەیە ڤەکەی لا دەبەی دەنووسی 4 کۆیەکە وەک خۆی دێتە خوارێ پاشان کەوانەی دەبیدانەی بنووسی دوو ڤ دووەکەی بنووسی لە جیاتی ئەو ڤەی ئێرە دیسان 4 دانەی ئەو جا ئێستا دەبی ئەژمێر بکەین بزانین کو یەکەم جار ئەو دوو جاران چارەی ئەژمێر دەکەی کە دەبیتە 8 ئەو جا کە بووە 8 دەڵێ 4 کۆ 8 بزانین دەکاتە چەند یەکەم جار دەبی 8ەکەی بنووسین 8 چونکە دەبی جارانەکەی بنووسین ئاوها ئەو جا ئەو 4ی دەنووسین 4 کۆ 8 دیسان 4ەکەی دەبی بنووسینەوە لێرە ئەو جا 4ەکەش دەنووسین دەڵێن 4 کۆ 8 ئەو جا ئێستا دەبی کۆیەکەش بنووسین کۆیەکەش دەنووسین 4 کۆ 8 دەکاتە 12 ئەو جا دیسان یەکسانەکەش بنووسین لێرە ئەو جا بنووسین 12 دەکاتە 12 یەکسانە بە 12 کە گوتی بەهایەکەم دەوێ ئەو جا دەچین ئەژمێرکردن دەکەین کەواتە وەڵامی تەواو دەکاتە 12 چونکە ڤ یەکسانە بە 4 دوو ڤ ئیش یەکسانە بە 8 لەگەڵ 4 سەرجەمی هەردووچیان دەکاتە 12 وێنە سەرجەمی هەردووچیان دەکاتە 12 وێنە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە ئەو پرسیارانەی کەماینە لە وانەی داهاتوو شیتەڵیان دەکەم هەتا ئەو کات هەر بژی.